سڵاو مامۆستاگیان سڵاو لە جەنابیشتان سەلامتان چۆن زۆر سپاس بژدیا مامۆستاگیان ئەمڕۆمانەیە باسێکی بچووک بکەین لە وەرگرتنی بەڕێز لە زانکۆ بەڵێ ئەتوانی بۆمان باسکەی ساڵی چەند بوو لە زانکۆ وەرگیرەی؟ بەڵێ من ساڵی 98 یەکەم ساڵم بوو لە زانکۆ وەرگیرە یەکەم جار لە هەولێر وەرگیرام لە کولی تەربیە دوایی بە دیراسە مماثەلە هاتمەوە زانکۆی سلێمانی و لێرە لە زمانی عەربی لێرە بووم و بەردەوام بووم الحەمدولله. سەرکەوتوبی مامۆستاگیان چۆن بوو بەشی عەربیت هەڵبژار؟ وەڵاهی بیدایەت خۆم حەزم لە قانون بوو ئیتر قەدەرەن دووەم اختیارم ئەو بوو ئیتر لێ وەرنەگیرام دیارە خێر لە عەربیەکا بوو لێ وەرگیرام. زۆر ڕاستە مامۆستاگیان پێشتر وەرگرتن لە زانکۆ بە چ شێوازێک بوو؟ کاتی ئەمە کوڕاسەیەکیان نایتێ لەگەڵ دوو ئیستیمارەیە یەکیان شین بوو یەکیان پەمەیی بوو شینەکە لای خۆت هەڵتەگر بۆی بزانیت چی پڕ کردوێتەوە پەمەیەکەشت تەسلیم لەوانێ بۆی کە ئیتر بە پێی ڕیزبەندی کۆلێژەکان ئەبوایە 50 دانەت هەڵبژاردایە نەبوو بڵێن کەمتر بێ یان زیاتر بێ ئیتر بە پێوە ناوتە هاتەوان ئەو کاتە لە زەمانێمەوە بڵێ دەستە خۆش بۆ سەرکەوتوبی سەلامەت زۆر خۆش بێ سپاس سەرکەوتوو بنێ.